جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕینەوەلاتان بۆ تاواکردنی بەرنامەی چاوپێکەوتن کە لەگەڵ بریکاری وەزارەتی دارایی کاک ڕەشید تایرە. کاک ڕەشید پێش ناوبڕەکە باسی ئەوم دەکرد کە هەندێک پرۆژە لە کاتی خۆیدا جێبەجێ ناکرێت لە سەرەتای ساڵدا دوا دەکەوێت ئەم دواکەوتنێش زۆر جارە بێتە دروستبوونی کێشە و گرفت لەم پرۆژانەدا. ئێوە وەک وەزارەتی دارایی هیچ بە دوواداچوونیەک هیچ کارێک لەسەر ماکەن؟ وڵی زانی دامێت تەوزیحی لە تو بکەم. مەسەلا ئەو بجێ بەرهینان دوو بەشە. بەشێک هەیە لە ساڵی 2013 میسال دەڵێ تقریبا 3300 ئیستا پرۆژەوان هەیە لە مەرحەلەی جێبەجێکردن. ئەوانە نەڕاستاینە بودجە تەزدیق بکرێت تەزدیق ناکرێت ئیشەکە بەردەوام دەبێت. 600 پرۆژەی دی تازە داخلیان کردیە. ئەوانە تاخیر دەبیت حتاکو بودجە تەزدیق دەکرێت. ئەگەر بودجە تەزدیق نەکرێت وەکی 15000 دەرەجە ئەتو ناتوانانی نا ئیعلانیکەی نا خەلکی تەعینکەی ئەو پرۆژانەجی ناتوانانی بدێ ئەعلان و بدێ تەندەر و بکەیتە مەرحەلەی جێبەجێکردن. بەغداژی پارەت نادەتێ پرۆژەکان ئەگەر میزانیە بەغداژی تاغیر بوو ئیستا ئەمە لە هەرێمی کوردستان بودجەی خۆمان پەسەندی کەین لە بەغدا پەسەند نەکرێت ئەو بەشەی کە مەشاریعی تازەنە لە بەغدا پارەمان نادەنێ کە لە بودجەی ئێمەجی داهاتی مەجی 196 ئەو پارەیە کە لە بەغدا دێت. ئەگەر باس لە مەسلەی کورتێنانی بودجە بکەین ڕاستە ئەم ساڵ بە بەراورد لە گەڵ 2002 بەڵێ کەمترە، بەڵام ئایا حکوومەتی هەرێم ناتوانێت ئەم کورتێنانە چارەسەر بکات؟ حکوومەتی هەرێم طبعا زەحمەتە ینی چارەسەرکردنی. مەسەلەن ئەتوو ئەگەر جدوەلەکەت بدەمێ مەسەلەن ئەو بودجەی ئێمە کە بەغدا قەراری دایە دەلێت وەزارەتی پێشمەرگە بەشەکە لە عێراق ئەگەر تو میزانیەی بەرگری عێراق دەرینی ساڵی 2007 تا 2012 یعنی هەمووی دەرین ئەگەر حکوومەتی عێراق پارەمان بدەتێ نزیکی 7 تریلیۆن مەفروضە پارەمان بدەتێ ئی وەزارەتی پێشمەرگە. دوو لە ناو بودجەدا ئەو ساڵە مەحاولەمان کرد یەکێمتر بیت. دوو مادەک لە مادەکان کاری لەسەر دەکەین کوتیتمان ئەمە محاولە دەکەین تەرشیدی نەفەقاتی خۆمان بکەن خەرجەکانی خۆمان ئەوی زڕونیە بڕێک پێداگرین و نەکەین زێدەڕەوی لێ بکرێت. دوو تەفعیلی ئیرادات بکەین مەسادری داهاتی بکەین کە داهات زیادی کەین و مەسادری تازە بدۆزینەوە و جیبایەی ئیراداتی هەرێمی کوردستان زیاتر احتیمامی پێ بدەین. باس لە داهات کرد. زۆر جار پەرلەمانتەران باس لە نادیاری داهاتی نەوت ناڕوونی لە داهاتی ناوخۆیدا دەکەن دەڵێن کە داهاتی گومرگ خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان زۆر لە وەزارەتەکان داهاتەکانیان دیار نییە. ئەم کێشەیەش یاخود ئەم مەس بابەتش بۆ تێی کێشەیەک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدادا. ئێوە یعنی داهات ئەو داهاتانە چەنن یعنی بۆچی کەمە بۆچی زۆر بە شەفافانە باسی ناکرێت لە بودجەی ساڵانی هەرێمی کوردستاندا؟ وە بزانم چیکی ساڵی 2013 یعنی لیستێکی تەواو لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتر تەوزیحماندایە زیاتر جەداولمان تەقدیم کردیە کە بزانن داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە. خۆشبەختانەجی چوونە تو دەلەی مەساریفی ساڵ بە ساڵانە بەشی هەرێمی کوردستان لە بەغدا زیاد دەبیت داهاتی هەرێمی کوردستان ساڵ بە ساڵانەجی یەکە مقارنە بکەی زیاد دەبیت. ئیناخۆ قەزدەم ئیناخۆیە. ئەمە بەحسی داهاتی نفتی ناکەم. داهاتی ناخۆ ئەفو داهاتی مەسەلەن بەلەدیات شارەوەنیەکان یاسایەکە یاسای ڕقم 6 ئی وەزارەتی بەلەدیات پەرلەمانی کوردستان پەسەندی کردیە هەموو بەلەدیاتی عێراق جیوایی هەموو دنیا وایە. ئەو بەلەدیاتانە داهاتی خۆیان هەیە ڕسومات و وەردەگرن مقابلی مەساریفی خۆی دەکەن. ئەوە ناچدە ناو بودجە نەچیدە دەچیدە ناو بودجەی گشتی. مەسەلەن داهاتی
دهاتی شارەوانیەکان ئەو ساڵە تەقدیرمان کردیە بە 42 ملیۆن مەصاریفیان بە 300 قسوورە طرحی لێ دەکەین نەتیجەکەی مەصاریف ناقسەن داهاتەکە فەرقەکە دەچیتەنەوە بودجەدا هەروەسا بانقەکانی مەی بانقەکانی بازرگانی کە 70-80 بانقمان هەیە دیسانی میزانیەمان لودانە مەصاریفیان مەبلەغەکە داهاتیان مەبلەغەکە طرحی نابینی مەصاریف و داهات ئەو دەچیتەنەوە بودجەی گشتیتە ئەوە یاسایی فرۆخانە هەروە ئی دەوائری دابشکردنی نەوچی هەروە بۆ نمونە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی ماگانە 1 ملیارد دینار بودجیانە یاخود داهاتیانە کە ساڵانە 12 ملیارد دینارە کە ئەمە شەرخۆیان سەرفیەکەن یاخود بەڵێ یاخود ئێستا لە یاسای بودجە ئەو ساڵە سێ جێگای دی یەک وەزارەتی تەندروستیە یەک وەزارەتی کارەبایە یەک وەزارەتی ناوخۆیە کە جەنابەت بازەکە داهاتی مرۆرە لە یاسا دەسەڵاتیان دایتە وەزارەتی ناوخۆ کە داهاتی ئەو هەر سێ جێگانە ئەوی باسم کرد نەهێتە ناو خەزینەی عام لە حسابێک بی لە حسابەکانی خۆیان هەر پارێزگای خۆی باسی مرۆری دەکەم چەند پارە مرۆر لەوێ دروست بوو خڕ بوو هەر دوو مانگ جارێک سێ مانگ جارێک بەمان بە وەزارەتی دارایی دەڵێت ئەو هەندە پارەمان کوب کردیە ئەو ئیشانەی خۆمان پێ دەکەین دوو بە ئەو مەبلەغە تەخسیسیان زیاد دەبیت داهاتی کوردستانیش زیاد دەبیت ئەمە بەنسبەت ئەم وەزارەتانە یاخود بەڕێوەبەراتیانە ئەی بەنسبەت خاڵە سنووریەکان ئەو داهاتی خاڵە سنووریەکان بۆ کۆت خاڵە سنووریەکان زانی مشکلێکی گەورەیە خاڵە سنووریەکان بە یاسا و بە یەک لە مشکلەکانی مەیە لەگەڵ بەغدا گەمارێک بە پێی دستوری عێراق گەمارێک عایدی مەرکز یعنی نەی محافظاتە نەی ئەقالیم ئەمە پارە ئەو 14 تریلیۆن و ئیمە کە دەدەنە ئێمە لە ساڵی 2013 بەڵاشم نادەنە حکومەت یاریمی کوردستان بێت هەموو حکومەت یاریمی کوردستان هەموو مانگانە مەصاریف و داهاتی خوب دەتە بەغا حتا ئەو تەمیلەی مانگانە دەماندنێ طبعا ئەمە داهاتی گەمارێک پێیان دەڵێن سەری ساڵ کا چەند دەبیتە داهاتی گەمارێک لە 14 ملیارەکەی مەدەبڕ داهات تسلیمی خەزینەی مرکزی دەبیت ئەمە ناتوانین داخلی بودجە بکەن ئەو ساڵە وازەحم کردیە مەفرۆزە من ساڵی 2013 450 ملیاری گەمارک و زەرایی بدەمە بەغا ناتەن ئەو بجێی من بەڵێ ئەو ژمارەی کە دەدرێتە بەغدا ژمارەیەکی ڕاستەقینەیە ئەوەیە کە دەست هەرێمی کوردستانەکەوێت لە خاڵە سنووریەکان زۆر جار بەغدا شکیان لەو ژمارە شکی قەیناکە باشک بێت ئەو شکی دەکات بەڵام ئەمن ئەو 450 ملیاری من ناکەت 1% لە داهاتی عێراق هەمووی نیوی یەکژی ناکەت بوو ئەو بە حەقیتی باشکی بکەت بابێت تەدقیقیکەن پێمان گوتی وەرە تەدقیقیکەن بەڵام کە ئەمن شریکی عێراقم بەرمیلی نفتی لۆ من تەقدیری کرد بە نۆت دولاری بە 110 دەفروت لۆ ئەمن شکی لەوی ناکەم لۆ حیساباتی ختامی تەقدیم ناکات ساڵانە لو أمشكي لناكم أو نفقاتي سيادي كبتم قد 129 نفقاتي سيادي دبريت مفروضة كصرفي نكرت تدوير بوصالي 2014 كصرفي نكرت صداع دي حكومة يعني كردستان مفروضة بموانتتو بونادتو بما قلت يا أم حاضرين ورن بتنسيق لقل ديواني الرقابي مالي كردستان ورن تدقيقا أقل شكتان بلام أمجي حزكين أيمن ينرمان هبيت لدهاتي نفتي خوتانو لفروشتني نفتانو لفلانتش لمصاريف سيادي بله أي دهاتي نوت بوشي نايت وزارتي داري دهاتي نوت طبعا دهاتي نوت ديتا وزارتي داري بلام داخلي بجنابيت بو داخلي بجي حكومتي هريمي كردستان نابيت أو بميزانيكي مستقل برلمانی کوردستان ئاگادار دەکات کە چەند داهات خڕ بوویە لە ئەو حسابانەی کە لە وەزارەتی داراییە باستی لەگەڵ وەزارەتە سامانە شتیەکان ئەو دەڵێن ئەو مەبلەغانە کە درێتە
هەرێمی کورد دەدێتە محافظات و دەدرێتە گەرمیان و مەتاری دهۆک و ئەوانە هەموو مەساریفان دێن ئەوە داوامان کردیە کە داوایان کردیە کە سندوقێک دروست بکەیت بە ناوی سندوقی داهاتی نەفت ئەو سندوقە ئیدارەی ئەو پارەنە بکەت کە لە داهاتی نەفت دروست دەبێت. ئەتوانین بزانین لە ساڵی 2012 داهاتی نەوت لە هەرێمی کوردستان چەند بووە؟ داهاتی نەوت طبعا ئێستا یەک کتابیان کردیە لە سامانە سروشتیەکان کە مەبلەغی 1 تریلیۆن و 131 ملیار داهاتی نەفت دایتە حکومەتی هەرێمی کوردستان لە دۆمە دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان. حکومەتی هەرێمی کوردستان بە ئەو بودجەیە کە ئەوەی لە بەردەستی پەرلەمانی بەڕێزە کە پەسەندی دەکات احتیمال نیوەی ئیشەکانی بەڕێوە نەچیت. وەک بریکاری وەزارەت ئەتوانی ئەو ژمارەیەمان پێ بڵێ یاخود تەنها و تریلیۆنە ئەزانیت ینی لە داهاتی نەوت تریلیۆنە و ئەوە کە دایتیانە حکومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی ڕەوانی کردیە جێگاکانژی تهدید کردیە ئەوانەی دایتیانە کام وەزارەت و چ ئیشیان پێ کردی. بەڵێ ئەوەی داوە بە حکومەت ئەی بەگشتی چەند بۆ داهاتەکەی طبعا هەر مەبلەغە خڕ دەبیت دەتەسلیمی حکومەت دەکات دەبیتە پرۆژە کەواتە ڕقەمێکی دیاریکراوە لا نیەت جەنابەت ڕقەمی دیاریکراو ئەو ڕقەمە لامە ئەوەی دایتیانە پەرلەمانی کوردستان ئێستاژی ڕقەمەکانی تازەجی دەبیت ئەوی دایتیانە وەزارەتی دارایی ئەوی دایتیانە وەزارەتی تربیە ئەوی دایتیانە وەزارەتەکانی دی طبعا لە حیساباتی ختامی ناکرێ هەمووی کۆ بکرێتەوە لە یەک ڕقەمی کاملە بوترێت ساڵی 2012 هەرێمی کوردستان ئەو نەداهاتی اعتیادی ئەو ڕقەمەی بە جەنابتم گوتم کە تریلیۆنە و 131 ملیارە ئێستا دەتوانانی تەقسیمی بکەی ساڵی 2010 ئەو هەندەیە 11 ئەو هەندەیە 12 ئەو هەندەیە هەمووی تەقسیمیکی ئەی مەسەلەی داهاتی گرێ ینی شیرینی گرێ بە سەرنەوتیەکان ناچێتە سەر حسابێکی خاص پەیوەندی بە وەزارەتی دارایی ئەوەی جەنابەت بە تو دەلێت طبعا ئەو شریکاتە نادێ ئیشی خۆ دەکەن مەسالیفی خۆ لێ هەردەگرن ئەوەی مایە لۆ حکومەتی هەرێمی کوردستان دێتە تەسلیمی وەزارەتی دارایی دەبێت لۆ ئەو بەشارێ بەڵێ ئەخر ینی ئەو مەساریفانش لە حکومەتی ئیتیحادی بەغدا وەرناگرن ئەم شەریکاتانە ینی دوو جار مەساریف وەردەگرن نا جارێکە مەسەلەن بە حکومەتیەکە حکومەتی ئیتیحادی پارە نەدا ئێستا نادا و نەوتەکە ڕاگرن طبعا نفتەکە تو ناتوانانی ئیتاجیکەی ئەتو ئەگەر مەساریفی ئەو شریکاتان نەدەی ئەمە لەمە بۆڕی نفتی دەدەینە تسلیمی عێراق دەکەێت مەفروضە ئەو تحملی مەساریفی ئەو دەفرۆشیت بەڵێ حکومەتی ئیتیحادی تا ئێستا نیوەی داوە ئەو پارانە نیوەکەی کەواتە ئێوە داوتانە طبعا بە کێ دایتی لە کێ دەدەن ئەکای شریکەکان ڕادستێن ئەدی ئێستا مەسەلەن قەول بوو 1 ملیار 1 ملیۆن 650 ملیۆنیاندا 350 نەدا. ئەگەر باس لە مەسەلەی ئەو پلانی کە ساڵانەیەوە بە چ پێوەرێک ساڵانە بودجەی وەزارەتەکان تەرخان دەکەن یاخود دیاری دەکەن؟ پێوەری مەی ڕئیسی ئەوەیە کە ئەمە محاولە بکەین داهاتی خۆمان بزانی چەندە داهاتی خۆمان چەند داهاتمان هەیە و تەوەقعاتی مە چەندە کە وەزارەتی دارایی بە ئەنجومەنی وەزیران دەلین تەوەقعاتی مە لە ساڵی 2014 2013 ئەو هەندە داهاتمان دەست دەکەوێت و ئەوانە تەوەجوهاتی خۆیان دەدەن لەسەر بودجە داڕشتنی ئەرقامەکان کە احتیمام بە چ کەرتێک دەدەن بە چ وەزارەت دەدەن بە چ ئەوە دەدەن ئێمەژی کە بین دانیشین ئەتو ناتوانانی ڕاتبی فەرمانبەران ئاموچەی خانەنشین ئانی شەهیدان کەمی بکەی مەجبوری ساڵانە بدەی ئەوە واقع لەسەرتو دوو دەبینی مەساریفی دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان طبعا هیچ ئەو بیناتەکە لە ناوی بەبێ مەساریف بەڕێوە ناچین ئەو مەساریفانەژی لەگەڵی دانیشین و جداولی خۆمان تەوزیع دەکەین و دێین مناقەشەی لەگەڵ وەزارەتەکان دەکەین وەزارەت دائیرە وحدە حسابی لێ طبعا ئەو وەزارەتەکانیژی دیفاع لە بوچوونی خۆیان دەکەن لە
ئەهدافی خۆیان دەکەن لە حەزەکەن زوو بچنە پێش بەڵام ئەمەژی دیفاعی لە ئەوانە دەکەین کاچە پارە لە گیرفانی وەزارەتی دارایی. باشە کاکی ڕەشید ئەگەر بەراورد بکەین لە نێوان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی دارایی بینین دارایی بودجەکەی زیاترە لە کاروباری کۆمەڵایەتی بۆ بودجەی دارایی زیاترە وەڵامی تۆ بدەمە چەند خانە نشینی هەموو وەزارەتەکان لە وەزارەتی دارایی احتیاطی حکومەت ساڵانە مەبلەغێک لۆ خوددانین 200 ملیارێکی لە وەزارەتی دارایی بودجەی ئەحزاب لە وەزارەتی دارایی بودجەی منازەماتی سەقافی و میهەنی و ئەوانە هەموو لە وەزارەتی دارایی ئەوە سەبەبەکەیە. باشە ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئەم ئەنجومەنە بۆچی بودجەکەی ئەوەندەی وەزارەتی تەندروستیە نازام چەند ئەوەندەی وەزارەتی پەروەردەیە بۆچی یعنی ئەم جیاوازیە زۆرە لە نێوان ئەنجومەنی کازیار لە 318 ملیار دینارەمە ئەودیتر تربیە چەندە کەمترە لەوە 1 تریلیۆن 600 ئی وەزارەتی تربیە 1 تریلیۆن 600 ئی صحە 600 و قسوورە ئی ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی ئەتو ڕاستە مەسەلەن احتیمالێکە بە جەنابتە بگوت ئاسایش و ئەنجومەنی ئاسایش ینی ئێحتیمامی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ینی بە مەرحلەی یەکەم ئەو ئاسایشە ئەتو بێت بیپارێزی وەنەکی دەستی لە بدەی ینی سیاسەتی حکوومەت هەموو تشتێک ئەپاراستنی ئەمن و ئاسایش ئەگەر ئەمن و ئاسایش لە دەستدا نە مەشاريع دەکرێت نە استقرار لە کوردستان دەبیت نە بانق لە کوردستان دەکرێنەوە نە قولسلیا دێنە شریکاتی ئەجنەبی دێنە ئیش دەکرێت و دوو ئەمن و ئاسایشی سێ محافظە ئایدیتو نییە لە خانقین و حتا شنگار ئەمن و ئاسایشی تو لە هەموو جێگایە احتیمالە لە ئاسایش یعنی مەبلەغێکی گەورە بدەنە مەجموعەک حتا بتوانن شەبەکی کێکی ڕهابی وەنەکەت بێتە هەرێمی کوردستان. بەڵێ کاتەمە وای کردووە کە گرنگی بە ئەنجومەنی ئاسایش بدرێت طبعا گرنگی بە وەزارەتی پێشمەرگە بدەن بە ئاسایش بدەن بە پۆلیس بدەن وەزارەتی ناوخۆ تەماشا بکە وەزارەتی دووەمە ئەوە نە سەبەبەکەی وەزارەتی پێشمەرگەیە. بەس لەوە دەکرێت ئەگەر هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا هاوکاری بانقەکانی هەرێمی کوردستان نەکەن ئەم بانقانە هیچ پارەیەکی تیان نامێنێ و ئێستش باس لەوە دەکرێت کە زۆربەی زۆری بانقەکانی هەرێم بێپارن لە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی حکوومەتی عێراقی فترالە حکوومەتی عێراقی فترالە. بۆچی ئەو هۆکار؟ دا پێت بڵێم ئەمە لە دابینکردنی سووری لە نەقدی عایدی حکوومەتی حرێمی سیاسی نەقدی عایدی حکوومەتی عێراق فترالە لە کوردستان لە جاتی فرعێکی بانقی مرکزی دوو فرعی لێیە 4 لە عێراق هەموویە یەک لە بەسڕایە یەک لە مووسڵە یەک لە سلێمانی بوو یەک لە هەولێر بوو ئەو سیاسەتە ئەوژی کرە سیاست یعنی بانقی مرکزی کە وەناکەن ئیشرافی لەسەر بانقەکانی دی بکەت مەفروزە ئەو دابینی سویلەی نەقدی بکەت لە بانقەکان دوو کە پارتی و یەکەتی علاقەی لە بانقەکان و پارەی بانقەکان نییە ئەو قسەی احتیمالە ئیشارعەوی هەندێک وا دەڵێن پارتی دەسەڵاتدار چه علاقەی پێە بەڵام ئێمە مشکلەی مەی ڕئیسی ئەو بودجەیە کامە ئیشی لەسەر دەکەی بودجەی ما کە داهاتی من 14 لە پەرلەمانی کوردستان 15 تەصدیق کردیە یەک نقصانە کە ئەمن بێم جێبەجێ بکەم ئەو یەکە لە کێبینم ئەوە سەبەبەکە لە سەبەبەکان. دوو لە هەموو دنیا کەس وەزارەتی دارایی حکوومەت قەرز نادەدە کەس ئەمن دێم قەرزی عقاری دەدەم قەرزی سیناعی دەدەم قەرزی کشتوکاڵ دەدەم یعنی تقریبا ئێستا نزیکی 4 تریلیۆن پارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قەرزانەیە کە من باز دەکەم مەفروزە بانقەکانی ئێمە بانقەکانی هەرێمی کوردستان حتا بانقە ئەهلیەکانشی ئەوەنەی دەیکەنەوە ئەو قەرزی بدەنە ماتن و بە فایدە و لێوەربگرن. کاک ڕەشید کاتم زۆر کەم ماوە کێشەیەکە بۆ بانقی فیدرال
16 کەس دەستگیر کران ئەم کێشەیە بەرەوکیۆ گەیشت ئایا ئەو پارەی کە دیار نەما 24 ملیارە چی لێ بەسەر على كل بانقی فدرال ڕاستە کێشەکی لێ و ئەو کێشە ئەشکرا بووە و وەزارەتی دارایی بەخۆی ئەشکرای کردیە و دایتە محاکم و ئیجراعاتی ئوسولی لەسەر دەکرێت ئەو ڕقەمی جەنابەت گوت ئەو ڕقەمە دوورە لە واقع با نەتائج تا دەربچیت ئیستا لیجانەکانی مستەمڕن لەنا ئەو بانقا تدقیقاتی خۆ دەکەن و ئەوی دەستی لەگەل هەبیت طبعا محکمەیە و ئیجراعاتی خۆ دەکەێت و بەس لەوە دەکرێت کە پارەکە براو لە بازار مامەڵی پێوە کرا و ئەم پارەیە نەگەڕانراوەتەوە بۆ بانق ینی کێشەکە وایە نه وان نییە بە پارە نابرایە لە کە بانق ئەوی ئیشی پێ بکەن ئیشی پێکرد بە دەگەڕاوە بەڵام ئەو پارەی برایە بە تەلاعب برایە نەمەسەلێ مەبلغی ئەو مەبلغە نیوەی ئەو مەبلغی نیەوی جەنابەت باس کردی 24ەکە بەڵێ باسییان لە 24 کرد کەمترە طبعا زۆر على كل ڕقەمەکە دیار دەبیت و ئەلان دەبیت و لە سەحافە و لە ئیعلام هەموو بازێکی چەند کەس گیراون لەسەری تا والله طبعا ئەوە کارمەندیمە تقریبا 4-5 کەس گیراینە ئەوانەی لە ئەو معاملە بۆ محکمەیە کە حسابك خەلەلێکی تابیت کە کێ هاتێنەوە حسابە بانگی دەکەت و تحقیقی لەگەڵ دەکەن و ئەی بانکی دیدەوان ئەوانیش کێشەیەکیان هەیە کێشەی ئەوان بانکی دیدەوان چ کێشەی وانە بوو یعنی بەو شکلە نەبوو کە پارە دزرا بیت ئەم پارە نەقسان بیت باوە نەبوو بەس ئیفدرال بەڵێ باس ئەوەی دیدەوان باس لەوە دەکرێت کە محاولی ئەوە کرا هەوڵ درراوە پارە ببردرێت لەوێ و بەڵام نەتوانراوە پارەکە برن کێشەی وا هەیە لە دیدەوان ینی پارە ببن بەڵێ هەموو بانقی هەمووی دەبن پارەی دەبن نا تشتیوان نییە تێش کێشەکی وا لە دێدەوان نییە باشە زۆر سوپاسیان دەبوون دەهین لە ستۆدیۆکانمان لە هەولێر ئازیزان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و سەرکەوتوو بوون خواتان دەبڵێت